ئەو کەسەی کە دەتەوێت بزانی چاکترین کەس کێ لە لای خوای پەروەردگار ئەو کەسەی کە دەتەوێت چاکترین کەس بی گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی چاکترین کەسمان بۆ دەکات دەفەرمێ كل مخموم القلب صدوق اللسان هەموو کەسێک کە دڵێکی پاک و ڕێک و پێک و چاکی هەبێت و زمانێکی ڕاستی هەبێت زمانێکی ڕاستگۆیانەی هەبێت ئینسانێکی ڕاست بێت وتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئێمە دەزانین صدوق اللسان چییە و کێیە بەڵام مەخموم القلب چییە ئەو کەسەی زمانی ڕاستە دەیناسین دەزانین مەبەست چییە بەڵام مەبەست لە مەخموم القلب ئەو کەسەی دڵی پاکە کێیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفێکی کورتی ئەو کەسەی کە دڵی پاکە و چاکترین کەسە بۆمان دەکات دەفەرمێ هو التقی ئەو کەسەیە کە دڵێکی هەبێ هەست بە چاودێری خوای گەورە بکاو لە خواترس بێت النقی دڵێک بێ پاک بێ لە گوناه و تاوان و لە بغض و حەسادەت بەرامبەر بە هەموو کەسێک دڵێکی صاف و سەلامەتی هەبێت ئەنجا لا ئیسمە فیه خاوەنی دڵێک بێ گوناه و تاوانی تێدا نەبێ و بیر لە گوناه و تاوان نەکاتەوە ولا بەغیە ئەو دڵە خاوەنی ئەو دڵە بێت کە دڵێک بێت زوڵم و ستەمی تێدا نەبێت بیر لەوە نەکاتەوە زوڵم و ستەم لە خەڵک کا و ماڵی خەڵکدا گیر کات ئەنجا ولا غل ولا حەسەد خاوەنی دڵێک بێت کە بغض و حەسادەتی تێدا نەبێ بەرامبەر بە هیچ کەسێک بەرامبەر بە هەموو کەسێک دڵی پاک بێ بغض و حەسادەتی تێدا نەبێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک زمانی ڕاست بێ خاوەنی ئەو دڵە پاکە بێ ئەو کەسە چاکترین کەسە